بەناوی خودای بەخشندەی میهرەبان، سەلامی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستان لە هەر جێگاکەن. کامەران و دڵشادین لە ئاڵقەی تازەی بەرنامەی بەفەڕ با خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان، لە ئاڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ دەمانەوێت باسی کۆچکەین. ئاخۆ کۆچ مانای چییە و لە چیەوە هاتووە؟ جۆرەکانی کۆچ چین؟ حکمی شەرعی کۆچ چییە؟ ئەو کۆچانەی کە دەکرێن مەبەست لە کۆچ چییە؟ پێغەمبەران کە قودوە و چاوساغ و پێشەنجی ئێمەن، خوای گەورە لە قورئانە تۆماری کردوون کۆچی پێغەمبەران. ئاخۆ سەلامی خوای گەورەیان لەسەر بێت، لەبەر چی کۆچیان کردووە؟ دەستکەوتەکانی کۆچ چی بوون؟ ئێمەمان وەکو موسڵمان کە شوێن پێ هەڵگری پێغەمبەرین صلی الله علیه وسلم کۆچی کردووە، پێغەمبەرانی سەلامی خوان لەسەر بێت کۆچیان کردووە. کۆچی ئێمە لەگەڵ ئەوان جیاوازی چییە؟ مەبەست لە کۆچ چییە؟ ئاخۆ چۆن بتوانین کۆچێک بکەین کە لەژێر چەتری شەرعی خوداوە دەرنەچین و تێیدا مەئجور بین؟ ئەو کۆچانە چین کەوا دەبێتە مایەی گوناح و تاوان، هەم لە دنیادا پێی زەرمەند دەبین و هەمیش لە دوا ڕۆژە گونەحبارە بین. بۆ تاوتوێکردنی ئەو باسە لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا بەهجەت مەلەکانی تاوتوێی ئەو باسەکەین. هیوادارین ئێوەی عەزیزیش تا دوا ساتی بەرنامە بینەرمان بن. مامۆستا گیان، سەلامی خوای گەورە لەسەر بێ و سەلامی خوای گەورە لەسەر بێ. خوا بەخێر بێسەر چاوان. مامۆستا، ئاینی پیرۆزی ئیسلام باسی هەموو کات و سات و زمانێک لەگەڵ ئەوە یەک دەگرێتەوە. جوابی پێیە بۆ هەموو ئەو پێشاتانەی کە دێنە پێش. ئێمەمان وەکو موسڵمان سەرەتا دەمانێت بزانین کۆچ پێناسەی چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين سيدنا محمد وآله وصحبه أجمعين. سەرەتا بەخێراتنتان دەکەم، خوای گەورە ئەجر پاداشتان داتەوە. بابەتی کۆچ بە عەرەبیەکەی کە پێی وترێ هجرەت لە زمانەوانی واتە وازهێنان. هەر کەسێک لە شوێنێک بڕوایان واز لە شتێک بینی پێی وترێ هجرەت. بەڵام ئەوەی کە مەبەستمانە بریتە لە ئەو حاڵەتێک کە ئینسانێک وڵاتی خۆی، مەملەکەتی خۆی، شوێنی نیشتەجێبوونی خۆی بەجێبێری بڕوا بەرەو شوێنێشتر کە پێی وایە، ئەو ئینسانە پێی وایە کە لەوێ زیاتر سوود و کەڵک ئەبینی و لەوێ زیاتر ئیستیفادە ئەکاتن. جا طبعاً کۆچکردن زۆر و بابەت و شێوازی هەیە. هۆکار لە کۆچ چییە بۆن منە مامۆستا؟ طبعاً کۆچ بە درێژایی هەبوونی مرۆڤ لە سەرەتایی دروستبوونی ئادەم هەتا ئەو ڕۆژ کۆچ هەر هەبووە، بەڵام هۆکارەکانی جیاواز بووینە. بۆ نمونە جاری وهە بۆ مرۆڤەکان کۆچیان کردێ بە هۆکاری بیئی. بۆ نمونە جاری وایە لافاو هاتیە، فێزانات هاتیە، نەبوونی باران بۆ لە شوێنێک خەڵکانێک کۆچیان کردووە. ها لە وڵاتی خۆشمان جاری وایە کابرا مەردارە یان شتێکە، حیواناتی هەیە، وڵاتێک بەزێ دێری، مەملەکەتێک بەزێ دێری دەستە شوێنێک کە ئاو بارانی لێبێت، تا پێیان بڵێن کۆچەری. جاری وهە بۆ هۆکاری کۆچ فەقیری بووە. دەبینی کابرا لەبەر فەقیری و هەژاری ئەو گوندەی ئەو مەملەکەتی ئەو وڵاتی بەجێ هێشتێ بۆ ئەوی بچی لە شوێنێشتر نانێک و ئاوێک بۆ خۆی و ماڵ و منداڵی پەیدا بکە. جاری وهە بۆ هۆکاری کۆچ ئینسانەکە حاڵەتی ئاسایی بووە، بەڵام دەیەوێ مستەوای ژیانی بەرزتر بێت، دەڕوا بۆ ئەوی ئیش بکە، کار بکە، کەسابەت بکە، بۆی ژیانی خۆی لە ئاستێک بەرزتر بکاتەوە. جاری وهە بووە هۆکاری کۆچ جاری وا هەیە بە مەبەستی دیڕاسە و تعلیمە. ئیوا هەیە کۆچ دەکات لە وڵاتی خۆی چەندین کیلۆمەتر دەبڕێ بۆ وڵاتێکتر بە مەبەستی بەدەستێنانی عیلم، زانست، بۆ ئەوەی بێتەوە خزمەتی خاک و وڵات و نیشتیمانی خۆی پێ بکات. جاری وا هەیە هۆکاری تر بۆ نمونە زەواجە، وەکو لە حەدیثی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم، حەدیثی إنما الأعمال بالنيات کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەموو کردەوەیەک بەنیەتە. إنزا أفرمي فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله. يواي هجرت أكاب ولا إخوة بيغمبر أما ريكت بوتشي هجرت كدي أجر باداشتكي والأجري. ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. أجر هجرتك شي بمبستي زواج بيد، بمبستي أو بآفرتك بدز بين، ياخذ آفرتك شو بكاتن
یاخود بە مەبەستی بەدەستهێنانی ئوموری دنیایی بێت طبعا ئەوە شتەکەی بەدەست دێنی بەڵام قیامەتیان ئەجر و پاداشتی لە بۆ نانووسرێت ئەگەر نیەتەکەی نیەتێکی صاف و چاک نەبێت. هۆکاری تر هەنا بۆ نمونە جاری وا هەیە ئەو ئینسانە هەر بۆ سەفرە و سیاحە دەڕوا، هجرەت دەکات، دەڕوا بە مانگ بە چەند مانگ دەڕوا وڵات بەجێدێری بۆ ئەوی گەشت بکاو سەفرە بکاو. جا ئەوەیان زۆر خەتەرە. جاری وایە ئەو ئینسانانە کە هجرەت دەکەن و سەفەر دەکەن بە مەبەستی سیاحەت، بە تایبەتی ئەگەر ئەو ئینسانە خۆی قەیم نەکا بە حیسنی شەرعی و بە دینداری و بە خواناسی، زۆر جارێ لێ تووشی گوناح دەبێت. هۆکاری ترمان هەیە جاری وا هەیە ستەم ظولم، ئەو ئینسانە ستەمی لێ دەکرێت، ظولمی لێ دەکرێت لەلایەن کەسانێک یان لەلایەن هەر چینێک بیتن ئەو ئینسانە وڵات بەجێدێری. بۆ نمونە ئێمەی میلەتی کورد لە نەوەتەکان کە لە بەردەستی ڕژێمی بەعس هەمومان پێکەوە ڕامان کرد، لەبەر میلەت هەستی بە زوڵم و ستەم کرد، بۆی خەڵکەکە هەمووی ڕای کرد. جاری واش هەیە هجرەتەکە سەبەبی ئەوەیە کە ئەو ئینسانە پارێزگاری لە عەقیدە و بیر و باوەڕی خۆی بکات، کە ئەوەیە کە زیاتر لە شەرع باس کرایە. ئەو ئینسانە بۆ نمونە ڕێگری لێ دەکرێت لەوەی دینی خۆی وەکو پێویستە ئەنجام بدرێت، ڕێگری لێ دەکرێت لەوەی شەعائیری خۆی جێبەجێ بکە، ڕێگری لێ دەکرێت لەوەی نوێژ بکە، بۆ نمونە ڕێگری لێ دەکرێت لەوەی بیر و باوەڕی خۆی ممارەسە بکە، شەعائیری خۆی ممارەسە بکە. دەرەنجام ئەو ئینسانە تووشی هجرەت دەبی، کۆز دەکات دەستە شوێنێک کە لەوێ بتوانی دینداری خۆی خواپەرستی خۆی ئەنجام بدە، کە ئەویان لە هەموویان گرنگترە بەڕاستی. جا ئەمانە هەندێک لە ئەسباب و هۆکارەکانی هجرەت. ئەو هۆکارەکانمان زانی بێن پۆلینی زۆرەکانی بکەین. چەند زۆر هجرەتمان هەن ئێمە؟ بەگشتی هجرەت یان هجرەتێکی مادیە لەو ڕوانەی کە باسمان کرد، ئینسان بەجەستە دەڕوا وڵاتی بەجێدێری. زۆرێشترمان هەیە هجرەتێکی معنەویە. ئەو هجرەتە معنەویە مەبەستمە لە سەری ڕابوەسین بەڕاستی، چونکە هجرەت هەر ئەوە نیە تۆ وڵات بەجێبێری، تۆ ئەتوانی هەر لە وڵاتی خۆت لە ماڵی خۆت ئەتوانی هجرەت لە هەندێک شت بکەیت، لە گەڕەکی خۆت ئەتوانی هجرەت لە هەندێک شت بکەیت، لە شار و مەملەکەتی خۆت. باشترین شت کە ئینسان هجرەتی لێ بکا بریتە لە گوناح و تاوان، خراپەکاری، ظلم، ستەم، غەدر، تەعەدا، خراپەکاری. بۆیش پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بەوەی کردی دەفەرمێتن المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمانی ڕاستەقینە ئەوێ خەڵکی بە تێکڕا لە دەست و لە زمانی ئەمین بن، نە بە زمان خەڵکی ئەزیەت بدە، نە بە دەست خەڵکی ئەزیەت بدە. ئینجا ئەفەرمێت والمهاجر من هەجر ما نهى الله عنه. کۆچکاری ڕاستەقینە ئەو کەسەیە کە هەجری گوناح بکە، هەر شتێک کە خوای گەورە قەدەغی کردبیت وازی لێبینی. خوای گەورە پێت دەڵێ زینا مەکە، هەجری دەکا. خوای گەورە بە ئافرەت دەڵێ سفور مەبە، هەجری سفور دەکا، خۆی دادەپۆشی. خوای گەورە پێت دەڵێ حاشا لەو مەقامە و لە بینەران درۆ مەکە، دزی مەکە. هەموو ئەوانە هەجر دەکا، واز دەینی، واز لە گوناح و فاحیشە و منکەرات دەینی. خوای گەورە پێی دەڵێ قومار مەکە، تەواو لەبەر ئەمری خوای گەورە هەجری دەکا. خوای گەورە پێی دەڵێ عەرەق مەخۆ. هەرچی محەڕەماتە کە هەجرت کرد بەڕاستی ئەو کاتی ئەو ئینسانە پێی دەگوترێ مهاجری ڕاستەقینە. جا زۆر گرنگە ئینسان هەر لایەنە مادیەکە نەبی کۆزکردن بەجەستە، بەڵکو ئەو لایەنەی کە معنەویە، ئەوەیە کە بریتە لەوەی واز لە گوناح بینی، واز لە تاوان بینی، لە بەرامبەریشدا هەرچی ئەوامری خوای ڕەب العالەمینە وەکو خۆی جێبەجێ بکەی، ئەو کاتی ئەو ئینسانە دەبیتە ئینسانێکی موسڵمانی ڕاستەقینە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی لەو کەسەی نایە مهاجری ڕاستەقینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە لە قورئان تۆماری کردەوە و وشەی هیجرەتی بۆ بەکاری هێناوە کە إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. ئەو مەهجوورە لەرە مەبەستی چیەکە بە شکایەت دەکا لێمان؟ بەڵێ جۆرێک لە جۆرەکانی هیجرەت هەجر بریتە لە هەجری قورئان، وازهێنان لە قورئان کە مصیبەتە. ئەو ئومەتی ئیسلامی و مسلمانان بە تێکڕا هۆکاری دواکەوتن و تەخەلوف و هەرچی ناخۆشی و خەم و خەفەت و زوڵم و ستەم هەیە، هەمووی هۆکارەکەی ئەوەیە تێکڕا مجتەمەع و کۆمەڵگە وازمان لە قورئان هینایە، هەجری قورئانمان کردی. جا کە خوای گەورە تۆماری کردیە لە قورئانەکەی لە ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شکایەت لە هەندێک لە ئومەتەکەی ئەکا. وقال الرسول يا رب إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. يا رب قومكم هەندێک لە ئومەتەکەم قورئانیان هەجر کرد. جا عولەما دەفەرمون هەجری قورئان بریتە لەوەی باوەڕت پێی نەبی، بریتە لەوەی
زاری وێ باوەڕت پێ بەڵام نایخوێنیەوە هەجری قورئان زاری وایە بریتە لەوەی دەیخوێنیەوە بەڵام عملی پێ ناکەی هەجری قورئان بەشێکی بریتە لەوەی حکمی پێ ناکەی هەجری قورئان ئەوەیە تۆ پێی رازینی کەوا بوو هەجری قورئان زۆر زۆری هەیە پێویستە ئینسانی مسلمان بەڕاستی لەگەڵ قورئان بژیت و ژیانی وابەستی قورئان کە بە هیچ زۆرێک لە قورئاندا نەبڕێ ئەجینە ئەو کەسە خراپترین هەجری ئەنجامداوە بەڕاستی لە شەرعە پۆلینی حکمی شەرعیمان هەن لە چێوە جێ دەبێتەوە بۆ نمونە ئەو هیجرەتانێک کە دەکرێن لە ڕووی مباح حرام مەکرۆه یانەوەتە سونەتیان واجبە علەما باسییان کردیە دەفەرمونون هجرەت هەر 5 ئەحکامەکەی شەرعی لەسەر تەطبیق دەبێ جاری وایە هجرەت واجبە هەر کاتێک دینت ئیمانت عەقیدە و بیر و باوەڕت کەتە خەتەر نەتوانی وەکووتم بۆ نمونە لە شوێنێک نەتوانی نوێژ بکەیت لە شوێنێک ڕێگە نەدرا بانگ بدرێ لە شوێنێک ڕێگە نەدرا شعائری دین تطبیق بکرێ واجبە ئەو ئینسانە ئەو شوێنە بەجێ بێری وەکو پێغەمبەران وایان کرد وەکو ڕۆح چەندە پێویستە مەسەلەن احتفاظی پێ بکرێ دینەکەش بە هەمان شێوە بەڵێ یەک لەو شتانێک کە ئیسلام هاتیە کە داوا دەکە احتفاظی پێوە بکرێت دوای ڕوح دوای نەفس بریتە لە دین ئەمەیان واجبە کە الحەمدولillah وڵاتی ئێمە شکر لە بۆ خوای گەورە ڕێگری لەلایەنی دینی و لەلایەنی شعائر و لەلایەنی نوێژ و عیبادات ناکرێتن الحەمدولillah سوپاس بۆ خوای گەورە ئەمە لێرە ئیشکالمان نییە کە خەڵک ئەو زۆرە هیجرەتی لەسەر واجب بێت بەڵام ئەگەر تاقە کەسێک لە شوێنێک بۆ نمونە ڕێگری لێ بکرێت ئەبێ واجبە هیجرەت بکە زۆرێک ترمان هەیە جاری وایە هیجرەت مباحە بۆ نمونە کابرا هیجرەت دەکا بۆ سەفرە و سیاحەیەکی مباح حکمەکەی ئەو کاتی ئەڵێن ئەم هیجرەتە ئەم کۆچێکی مباح جاری وایە مستحەبە هیجرەت یەکێک ئەچی لە وڵاتێک زانستێک دێنی تۆ لە بواری تۆب لە بواری هەندەسا لە بواری هەر بابەتێک کە بێت و خزمەتی وڵات و خاک و نیشتیمان و میلەت و ئومەت و خۆی و خانەوادەی پێ بکە ئەم هیجرەتەش سونەتە لە بەرەوەی سوود و کەڵکێکی تر جرینیەتەکەی پاداش وەرەگرێت بەڵێ یاخود بۆ بەدەستهێنانی عیلم و زانستێکی شەرعی کە کاتی خۆی عولەما ئەو عولەما کیبارانی قەدیم چەندین وڵات و مەملەکەتیان دەبڕی بە سەدان کیلۆمەتریان دەبڕی جاری وایە بۆ لە بۆ بەدەستهێنانی یەک حەدیث ئەمەیان هیجرەتێکی مستحەب و پیرۆزە بەڵام زۆری ترمان هێ جاریوی هیجرەتەکە حرامە ئێوە هەیە دەڕوا دەستە ئەو وڵاتانە بۆ سەفرەی حرام لەوێ تووشی زینا دەبی تووشی خراپەکاری دەبی تووشی جۆرەها خراپەکاری دەبی ئەم جۆرە هیجرەتە ئەم جۆرە سەفەرە دەچێتە خانەی حرام و قەدەغەکراو و خاوەنەکەی گوناحبار و تاوانبار دەبێت کەوا بوو هیجرەت هەموو ئەحکامەکانی لەسەر تەطبیق دەبی بەپێی خودی کەسەکە و بەپێی جۆری هیجرەتەکە و شوێنی هیجرەتەکەی کەسێک کە لێرە ئەگەر کێشێشی ئەوای نەبێ هەم لە ڕووی نەفسەوە هەم لە ڕووی دینیشەوە بەڵام ئیتر دەڕوا ئەو کەسە کە دەڕوا حکومەکەی چی لە بۆ دادنەی دەگەڕێتەوە سەر خۆی کە چۆن سەرنجامی کۆچەکەیم بە حرام لێ بکۆتای پێدەن یاخود بە حەڵال بەڵێ ئەوەی کۆز دەکات یەکەم زار مەسەلەی کۆز مربوطە بە نیەتی خۆت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی ئینەمە الأعمال یەکسەر لێ باسی هیجرەت دەکات ئەو کەسێک کە کۆز دەکات بزان نیەتی چییە پاشان ئەو شوێنەی دەچێ تا چەند سوودی لە بۆ دینت و لە بۆ ئەخلاقت و لە بۆ ڕەوشتت و پارێزگاری لە خودی خۆت دەکاتن اینجا ئەو شوێنێک کە دەچێت ئیشەکی لێ دەکەیت کارەکی لێ دەکەیت هیوا هەبووە سەفەری کردی هیجرەتی کردی چیتە ئەو وڵاتانە لە وڵاتی خۆمان یەک عیبی نەبووە کێشەی نەبووە دیندار بووە ئەهلی مزگەوت بووە بەڵام کاری هەبووە کەسابەتی هەبووە بەڵام کە چووە هیجرەتی کردی چیتە ئەو وڵاتانە کە هاتیتەوە بەداخەوە دینی خۆی دۆڕاندیە جاری وایە عائیلەی خۆی دۆڕاندیە جاری وایە کچ و ماڵی خۆی دۆڕاندیە لە بەرامبەریشدا مامۆستا پرسیاری ئەوە بکەم بمبورە هەموو ئیشێک ئیجابیات و سلبیاتی هەن بۆن منە هەم لە ڕووی باشی لە ڕووی خراپیە کۆچ ئەو سوودانیە ئەو زیانانە چین یان ئەو دەستکەوتانە چینکەوە کەسەکە بەهۆی کۆچەکەیەوە بەدەستی دێنێ بەڵێ ئەگەر کۆچەکە شەرعی بێت وەکووتم کۆچەکە کۆچێکی معقول بێت وەخوا پێغەمبەر پێ رازی بێت و هەدەفی ئەو ئینسانی هەدەفێکی مەشروع بێتن و بەفعلی هەدەفەکانی ناڵێم 100% بەڵام نیسبەتی زۆری لە بۆ دانابی کە تحقیق بێتن جا هەدەفی دینی بێت هەدەفی دنیایی بێت ئەو کاتی خوای گەورە باسی کردیە دەفەرمێ ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله خوای گەورە دەفەرمێتن هەر کەسێک هیجرەت بکات
کۆچ بکات جاری وا هەیە کۆچ زۆر خێر و بەرەکەتی بۆ ئینسانە پێوە بووە یەجد في الأرض مراغما كثيرا وسعا لەو شوێنێک کە دەچیتێ ئەگەر لەبەرەوەی زوڵمی لێکرایە و ستەمی لێکرایە و کەسانێک دژایەتیان کردیە لەوێ لە دوورەوە ئیدی جارێکی تر دەستیان ناگاتێ وەسعە جاری وێ خوای گەورە دەرگای خێری لێ دەکات و لەو ئینسانێ ئیوا هەبووە چووە هجرەتی کردیە خوای گەورە دەرگای عیلمی لێ کردیتەوە دەرگای کەسابەتی لێ کردتەوە دەرگای عیبادەتی لێ کردیتەوە ئیوا هەبووە لێرە کە ڕۆیە هجرەتی کردیە ئەسڵەن ئینسانێکی بێدین و خوانە ناز بوو ڕەنگە مەشروب خۆر و خراپەکاریش بوو بەڵام چوویتە ئەو وڵاتانە لەوێ موقعەکەی برادری باش کەسی چاک لێوێ لە دەورەی کۆبووینەوە سبحان الله لێوێ خوای گەورە هیدایەتیدایە کەوا بوو مەرزنی هەرچی کۆچی کرد ئیلا خراپەی بێتە پێش جاری وایە خوای گەورە دەرگای باشی لێ دەکاتەوە جاری واش هەیە ئەگەر وەکوتم بەپێی ئینسانەکە و بەپێی نیەت و مەبەستەکە و تەختیتی ئەو ئینسانی جاری واش هەیە خۆی و دین و ئەخلاق و ڕەوشتیشی لە دەست دەدات پێغەمبەران سەلامی خوای گەورەیان لەسەر بێ کە خوای گەورەش لە قورئانە تۆماری کرد و وەکو قیسەسی ئەنبیا بۆ ئێمە زیاتر کەڵک و ئیسفادەی لێ وەربگرین هەمیش وەکو چاوسانگ و پێشەنجی ئێمەمان یان دەکرێت مەسەڵەن بەپرسیەوە بکەین هیجرەتی پێغەمبەران سەلامی خوای گەورەیان لەسەر مەسەڵەن هۆکارەکانی چی بوون دەستکەوتەکانیان چ بوو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام بە حکمیەوەی کە پێشەنجی ئێمەن لەقەد کانە فی قەسەسیهم عیبرە هەموو پێغەمبەران هەروەکو ئیمانمان پێیان هەیە دیڕاسەی ژیانیشیان دەکەین بۆیش قورئان زۆر بە تەفسیلی ژیانی هەندێک لە پێغەمبەرانی باس کردیە زۆربەی هەرە زۆری پێغەمبەرەکان هیجرەتیان کردیە هەبووە پێشی نبووەت و پێغەمبەرایەتی هیجرەتی کردیە هەبووە دوای نبووەت و پێغەمبەرایەتی کۆچی کردیە بەڵام هۆکار و مەبەستی کۆچی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام بەر لە نبووەت یان ڕاکردن بۆ لە دەست زوڵم بۆ نمونە گەورەمان موسا عەلەیهی الصەلاة والسلام بەر لەوەی بێتە پێغەمبەر هیجرەتی کردیە لە دەست فیرعەون ڕای کردیە بۆ نمونە جاری وا هەیە پێشی نبووەت ڕاکردن بۆ لە دەست زوڵم بەڵام ئەوانەی کە لە دوای نبووەت دوای ئەوەی بووینە پێغەمبەر کۆچیان کردیە هەدەفەکەی ئەوە بۆ ئەی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام یەک جاری وا هەبووە نەیان هێشتیە ئەو دینەی خۆی بڵاو کاتەوە وەکو پێغەمبەری خۆمان عەلەیهی الصەلاة والسلام وڵات و مەملەکەتی خۆی بەجێهێشت بۆ تەبلیغکردنی ڕیسالەت جاری واش هەبووە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام هیجرەتیان کردیە بۆ گەیاندنی ئەو دەعوەیەی کە خوای گەورە لەسەری فەرز کردوون کەوا بوو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام هیوان هیجرەتیان دنیایی نەبووە هیجرەتیان مەبەستی دنیایی نەبوو بەڵکو گەیاندنی یان دەعوە بووە یان ڕاکردن بۆ لە دەست زوڵم بۆ ئەوەی بچن لە شوێنێشتر دەعوە و بانگەوازی خوای گەورە بڵاو بکەنەوە بەڵێ دەکرێت وەکو نمونە بۆ نمونە باسی هەندێک لە پێغەمبەرانمان لەوە بکەی بۆی کە ئەو پێغەمبەران چێن سەلامی خوایان لەسەر بێ کە کۆچیان کردووە کۆچەکانیان چۆن بووە بۆ شێ چوون بەڵام ئەگەر ئیجازە فەرمووی ناوبڕێکمان هەیە و دواتر بۆ وەڵامی پرسیارەکە دەگەڕۆن لای جەنابتان بینەرانی عەزیز و خۆشەویست لەگەڵمان بمینێن دوای ئەو ناوبڕە بە خزمەتانەکەین ئینشاءڵڵا دووبارە سڵای خواتان لەبێ عزیزان لەگەڵتان بەردەوامین لەسەر باسی کۆچ لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا بەهزەت مەلەکانی مامۆستا جان دووبارە سەلامی خوات لەسەر بێ لێرەوە ڕاوەستاین نمونەی کۆچی پێغەمبەران سەلامی خوای گەورەیان لەسەر بێ بەڵێ پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام کۆچیان کردووە وەکوتم کۆچەکەشیان بۆ تەبلیغی ریسالەت و گەیاندنی دینی خوای گەورە بووە بەڵام ئەگەر هەندێکیان بە نمونە بین نبوون خوای گەورە باسی ئادەم دەکات عەلەیهی الصەلاة والسلام باوکە گەورەمان ئادەم گەورەترین کۆچ ئەو کردیتی کاتێک کە خوای گەورە دروستی کرد و بردیە بەهەشت وەکو خوای گەورە لە قورئان تۆماری کردووە وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين أي آدم خۆت و خێزانەکەت لە بەهەشت بن هەرچی دەیخۆن و هەرچی تەمەتوعی پێ دەکەن تەنها لەو دارە مەخۆن فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كان فيه أو أبو الشيطان زفري بيبردن فنسي آدم ولم نجد له عزما آدم لبيري تو لداركي خوار درنزام قولترين هجرتي بشري رويدا خواهي قولة فرمي وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين برون السرزوي إيدي أبي كوز بكن لو بهشتا مال مملكتي إيوه السرزوية ألي ويندر ئێوە لەگەڵ شەیتان مرۆڤەکان و شەیتان تا قیامەت دادێ ئەبن بە دوژمنی یەکتر ئەوە بۆ ئادەم عەلەیهی الصەلاة والسلام هاتە سەر زەوی و ئەوجە لەو کاتیەوە گەورەترین هیجرەت بوو ئەمەیە لەوێ سیراعی بینی ئینسان و شەیتان دەستی پێ کرد دەکرێت بۆ نمونە دەرس وانە و پند لەو کۆچەی
باوکە ئادەم وەربگرین؟ بەڵێ گەورەترین پند وەکو لە بیدایەتیش باسمان کرد ئادەم عەلەیهی سەڵات وسەلام لەبەرچی تووشی ئەو هیجرەتە گەورەی بوو هۆکارەکەی ئەوە بوو کە ئەمری خوای گەورەی شکاند بەڵام ئەگەر ئەوڕۆ کەسانێک ئەمری خوای گەورە بشێنن با تەماشای دیسان تەماشای باوکە ئادەم بکەینەوە ئادەم عەلەیهی سەڵات وسەلام ئەمری خوای گەورەی شکاند بەڵام دوای تەوبەی کرد وەکو خوای گەورە ئەفەرمێتن فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم آدم عليه الصلاة والسلام توبيك پشیمانی دربڕی ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين هەردووچیان ئادەم و حەوا تەوبەیان کرد خوایە ئێمە زوڵممان کرد تاوانمان کرد هەڵەمان کرد ئەگەر تۆ لێمان نەبووری ئێمە خەسارەتمەندین ئەوڕۆژ ئەگەر کەسانێک چ لە وڵاتی خۆمان چ لە دەرەوە چ لە هیجرەت دابن و لە کۆز دابن چ لە وڵات و مەملەکەت و ناو ماڵ و منداڵی خۆیان دابن ئەگەر تووشی هەڵە و غەڵەتێک بووی پەلە بکە وەکو ئادەم عەلەیهی سەڵات وسەلام زوو تەوبە بکە ئاخە بۆیە چیرۆکەی تۆمارکرایە بەوەی تەوبەی ئادەم تۆمارکرای بەوەی من و تۆی نەوەی ئادەمیش کە معەڕەزین لە بۆ هەڵا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەموو بني ئادەمێک معەڕەزە بۆی هەڵە بکە و تاوان بکە بەڵام باشترینیان ئەو کەسێکە تەوبە ئەکا و ئەگەڕێتۆ لای خوای گەورە و خوای گەورەش ئەکید چۆن تەوبەکەی ئادەمی قبول کرد تەوبەی ئەو ئینسانش قبول ئەکا ئینشاءالله نمونەی پێغەمبەرانی تر مامۆستا نمونەی پێغەمبەرانی تر زۆرە ئێمە ئیشارەت بە گەورەمان هجرەتی موسا پێغەمبەر ئەکەن عەلەیهی سەڵات وسەلام طبعا موسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکێکە لەو پێغەمبەرانەی کە زۆرترین چیرۆکی باس کرایە لە قورئان بەر لەوەی ببێتە پێغەمبەر موسا عەلەیهی سەڵات وسەلام هجرەتی کردیە لەبەر ظلم و ستەمی فرعون وەکو قورئان باسی کردیە پیاوێک پێمان دەڵێ پێغەمبەر موسا سەلامی خوای گەورەی لەسەر بێ بەر لەوەی بەعثەت چ لە بۆ بێ هەر دژی زوڵم و ستەم بووە بەڵێ پێغەمبەران هەموویان هەر لە ئەسڵی دروستبوونیان هەر لە گچکەیەوە دژی لە فیتڕەتی سەلیمیان دژی زوڵم و ستەم و بێدینی بووینە موسا عەلەیهی سەڵات وسەلام بە حوکمەوەی کە لە ناو قەومی فرعون بووە فرعون زۆر زاڵم بوو زۆر ستەمی ئەکرد يذبحون أبناءكم ويستحيون نساءكم كركاني أكش نكسكاني ديشنوا والحاصل ظلم مستمشي زور هبوا بياوك ديت الله موسى عليه الصلاة والسلام في الله إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين ملأ دا صلاة داركان فرعون دارو دا السيد يعني بتكجن برو راكا أمن لبوتو كسيشي نصيحة كارم زالير موسى عليه الصلاة والسلام دروات سود نصيحتي أو بياو بريزي وردقريتو دروا هجرت دكا بو مدين لخواي جورا ريك تيرو كيتو ماركدي حزا كم لسير رابوسين بو أوي بندو عبرت لكوسي موسى پیغمبر وربقرين عليه الصلاة والسلام خواي جورا فرمي ولما ورد ماء مدين وجد عليه أمة من الناس يسقون كاتك موسى عليه الصلاة والسلام برولات مدين روي لوي روداوي ديتا بيش لەو ڕووداوە کۆمەڵێک شتی زۆر گەورە بۆ موسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دێتە زێ کە مای هەڵوەستە لەسەرکردنە ئەفەرمێ کاتێک کە گەیشتە مەدیەن بینی کۆمەڵە کەسانێک لەوێ مەڕ و ماڵات ئاو دەدەن وجد عليه أمة من الناس يسقون ووجد من دونهم امرأتين تذودان أبيني دو آفرت هي لەوێ ڕاوەستاونە زۆر بە حشمەت و حیا و بە ئەدەب مەڕەکانیان ناتوانن لەبەرەوەی هەمویان پیاون نانەوێت تێکەڵیان بن ئەلێرە موسا عەلەیهی سەڵات وسەلام جا سەیر کە ئینسانی مسلمان و ئینسانی مەرد چ لە ماڵی بیت چ لە دەرەوە بی پیاوەتی و مەردایەتی و چاکەی خۆی هەر ئەنوێنیت ئەوەیە پێمان دەڵێ ئەگەر ناو کەس و کاری خۆشت دەرچووی ئاگادار بە ینی ئەو قیەم و ڕزەی خۆت هەیت هەر بیپارێزە بەڵێ معدەنی ئینسانی لە سەفەر و لە هیجرەت بە دەردەکەی بەڕاستی کاتێک کە چەند لە ماڵی خۆت دووربی لە مەملەکەتی خۆت دووربی معەڕەزی بۆ گوناح و بۆ تاوان جام پیاوی مرد ئەوەیە کاتێک کە لە دوورە وڵاتە نەکەس دەیبینین نە ماڵی دەیبینن لەوێ گوناح و تاوان نەکە نەک گوناح و تاوان نەکە بەڵکو چاکەش ئەنجام بدە ئەوتە گەورەمان موسا عەلەیهی سەڵات وسەلام چی دەکا قال ما خطبكما بەو دوو ئافرەتە ئەڵێ ئەمە کارتان چییە قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير أم دو آفرتش خوزقه همو آفرتاني إيمش سيري أو دو آفرتكن هل سكوت يعني تعامل يعني قفتقو يعني لقل أو بيغمبرة قالتا لا نسقي حتى يصدر الرعاء إيما مرمالات من أونا دين تا أو بياوان اللي ما بن يعني يكسر دست نسر أصلي مسألة كي ببي قفتقو ودور ودريجي عشق بازي أو يك أو ركتو كري أو رديكاتن إيما هاتينا مر أو بدن
و ئەبوونا شەیخون کەبیر باوکی ئەمەش پیاوێکی بەتەمەنە براشمان نییە یعنی بۆی وە تێنەگەی ئێمە کە هاتینە بە مەبەستێکی خراپ کەس نییە بەدیلمان نییە ئەلێرە موسى عليه الصلاة والسلام فسقى لهما ثم تولى إلى الظل موسى عليه الصلاة والسلام بحكمه كزور بقوة بوا زور زلام پیاوێکی بەقوت بووە یەکسەر ئەچێ مەڕووماڵەتەکانیان بۆ ئاو ئەدات ئینجا یەکسەر ئیشی بەو ئافرەتانە نامێنێت چاکەی خۆی ئەکات ثم تولى إلى الظل وقال رب إني لما أنزلت إلي من خير فقير ئەچێتە ژێر سێبەری دارێک دانیشی ئەڵێت یا ڕەبی خوایە من محتاجی خێری تۆم من محتاجی چاکەی تۆم ئەلێرە ئەو نوقتەیان زۆر مهمە بەڵێ چاوەڕێی پاداشتی لەو ئافرەتانە نەکرد چاوەڕێ ئەوەی نەکرد ڕقەمیان لەگەر بگۆڕی تۆ دوای ئیتیساڵیان لەگە بکە بەڵکو لێرە دوعا ئەکات خوایە ئەمن پێویست و محتاجی کەڕەم و لوتفی تۆم جا لێرە کاک جەوهەر نقطەک هەیە لە مەسەلەی دوعا زۆر گرنگە چ ئەوەی لە ماڵ و مەملەکەتی خۆی چ ئەوەی لە کۆچ و لە دوورە وڵاتدایە دوعا زۆر گرنگە و ڕوحی دوعا ئێمە زۆر جار وا ئازانین دوعا بریتە لەوەی کە دەستنوێژت هەبی و ڕوت لە قیبلەی بی و الحمد لله و صلوات لێ بدەی بڵێ ئەوانە هەمووی گرنگە بەڵام ڕوحی دوعا لەو ئاەتی پێمان ئەڵێت موسا پێغەمبەر فێرمان ئەکا حاڵەتێکە پێی ئەڵێن حاڵەتی شەکواکردن بۆ لای خوای گەورە ربي إني لما أنزلت إلي من خير فقير خوايا محتاجي توم مناجاتش الروحية مناجاتش الروحي أو بري خشوع وخضوع وملكتي در أبري برامبر خواي رب العالمين جا سيرك تون دعاء أو دعاء دي تزي الله دعاء أوي كدعاء كأكا ولا جير دارك إدي أو دعاء فرتانا أسنو مالي ببابيان ألين بياويش آوا مرو مالاتي بو إما أودا جا دعاء فجاءته إحداهما تمشي على استحياء قرآن فرميت دعاء ما ويشتر يشك لو دعاء فرتا ديتو لاي موسى عليه الصلاة والسلام تمشي على استحياء بوبري حشمة حياء أروى أو آفرتا زور قرينغ أورو آفرتاني مسلمانان دايكان وخشكان پرورده بن لسر حياء زندو كدنوي شرم وحياء وآبرو لناو تيكراي بياوجن بلان بتايبتي آفرتان كقرآن تأكيدي لسر كديتو أو آفرتا ديتن تمشي على استحياء شون تصويري كدي لسر شرم وحياء أروى يعني أجر شرم وحياء من بريك بي أو آفرتا لسر من بري شرم وحياء أروى إنزا قالت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا يكسر قفتو قول لقل موسى أكات يكسر تي الله باوكم دعوات أكابوي باداشت بكاتو ليرش قرآن شون تصويري كدي أو آفرتا دي سانايا قفتو قوية شي حبيني ورومانسي وأوان لقل مسابقة إن أبي يكسر باسي بابي خويك بوي ظني بوي يشتك نسي أو جنزة إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا باوكم بانقد أكابوي باداشت بكات الله موسى عليه الصلاة والسلام ديتن لرقادة كأرواتن موساش كبيغمبري خواب وكنموني حياة وشرم وأدب وحشمة بوينا الله تآفرتك من لبيش وأروم تولد وابرو ئەگەر پێویستی بەلادان و ڕۆیشتن بوو ئیشارەتم بۆ بکە بە بەردێک بە شتێک بۆ ئەوەی موسى عليه الصلاة والسلام سيري وآفرة نكات بلى ديتن فلما جاء وقص عليه القصص قال لا تخف نجوت من القوم الظالمين كاتك كديت لاي باوشي أو دوكسك شعيب عليه الصلاة والسلام أو يجدل نواهي أكاد سيرك ليرة أو إنسانك ما دام هجرتك ما بس يشي تشاكو باكا يكسر خواهي قولي درقاي لي أكادوا الله مترسا خواهی گەورە توی ڕزگار کردی لە دەست قەومێکی ظالم و ستەمکار ومێد دەکەم خواهی گەورە دەرگات لێ بکات و ئەلێرە یەکێک لە کچەکان قالت إحداهما يا أبت استأجره إن خير من استأجرت القوي الأمين بباوشي الله اقتراحك جاري وهي كيتس أفراد أجر كتسيش بجاري وهي زور عاقلة زور تيجيشتيا زور بأدب وبحرمته قالت أي باوكا پاداشتی بکە و ئەو پیاوە زۆر بەڕێزە لەبەرەوەی لە ڕێگادا هەستم پێکردیە قەوی و ئەمینە کەسێکی بەتوانایە گەنجێکی بەتوانایە و ئەمینیشە دەستپاکە پاداشتی بکە و بەکرەی بگرە بۆ ئەوەی مەڕ و ماڵاتەکانمان بۆ بەخێو بکاتن ئەلێرە گەورەمان شعیب عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر ئەوە نییە ڕەدی قسەی کچەکەی بکات و مادەم قسەکەی معقولە ئێستا زۆر کەسێ لە ناو مجتەماع متمانەی لە دڵی کچەکان دروست کردووە کە کەسێکی دەستپاک و داوێن پاک و چاو پاکە با بڵێن بەڵێ ئەو پەڕی متمانە پێویستە هەبی لە مابەینی باوک و کچ زۆر غەڵەتە کاتێک کچ ئەسراری لای دایک و باوکی باس نەکا لای برادەرەکانی باسکە
گەورەترین عیلاقە و گەورەترین خێزان ئەوەیە کە کچ و کۆڕ لای دایک و باوکیان گەورەترین نهێنی باسکەن. ئەگەر ئەوان دەرکان لە سەدا خست عیلاجی نەدەڕوا لە لایتر باسی بێگومان لێرەش لۆیە قسەکانی قورئان هجرەتی پێغەمبەران هەموو دەرس و عیبرەتە لە بۆ ئێمە. موسا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو مەوقیفەی نواندیە و باوکی ئەو کچانش کە ئەویش هەر پێغەمبەرێکی خوا بووە، چه عیلاقەی هەبوو لەگەر کچەکانی؟ دەڵێ باوکە پیاوێکی ئەمین و دەستپاکە، بەکرێ بگرێ بۆ مەڕ و ماڵاتەکانمان بۆ بەخێو بکات. ئەلێرە عقدێک لەگەر موسا پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام قال إني أريد أن أنكحك إحدى ابنتي هاتين على أن تأجرني 8 حجج فإن أتممت 10 فمن عندك. قالت أي موسى عليه الصلاة والسلام من أمويك لو دوكتانت لما ربكم بمقابل أويكوا تو 8 ساڵ بێ مەڕ و ماڵاتەکانی من بەخێو بکەی و ئەگەر بیکێ 10 ساڵ ئەوە لە چاکە و پیاوەتی خۆتەوە. ئەلەو کاتی موسا عەلەیهی سەڵات وسەلام موافق ئەبی، دوجار 8 ساڵ بەڵکو 10 ساڵی بۆ تەواو ئەکاو و کچی خۆی لێمارە ئەکات. دوای ئەوە مامۆستا لێرە قەوسێک بووم بەخشە حاشا لە ڕووی پێغەمبەر موسای، بەڵام ئەگەر کەسێک نمونە بۆ بینینە بۆنە لە پێناوی خوا هەندێک گوناح و تاوان تەرکا کە بۆی دەرەخسیان دەتوانی بیکە بۆ نمونە لە پێناوی خوانێکە خوای گەورە بۆی تعویز دەکاتەوە بە حەڵاڵی پێی. من ترك شيئا لله عوضه الله خيرا منها. هەر کەسێک شتێک تەرک بکا، گوناحێک تاوانێک خراپەیەک تەنها لە پێناوی خوای گەورە ئەو حەڕامەی ترکا مستحیلە خوای گەورە بۆی تعویز دەکاتەوە. یەک نەزەر تەرچی بکە مەیکە، یەک نەزەر ئیلا دوای خوای گەورە لەزەتێک و تامێکت بەدڵ ئەبەخشیت. ئەی ئەگەر کەسێک لە پێناوی خوای گەورە زینا تەرک کات، ئەی ئەگەر گەنجێک ئافرەتێک داوای خراپەی لێ بکە بەڵام لە پێناوی خوای گەورە هەموو مستەلزەماتی زینای تێدایە، وەکو یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوش نمونەی گەورەیە لە مەسەلەی هیجرەت کە تووشی چ مەوقیفێک هات لەگەڵ ئیمرأەت عەزیزی مصر کە خۆی پاراست قال معاذ الله. هەر کاتێک ئینسان واز لە گوناحێک لە تاوانێک لە خراپەیەک بەڵام لە بەڕەزامەندی خوای گەورە وازی لێبینی مستحیلە ئیلا خوای رب العالمین وعدەی دایە بۆی تعویز ئەکاتەوە یان لە دنیا یان لە قیامەت. جا بینۆ سەر قسەی موسا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵێ لەوێ شوانەتی کرد و ژنەکەشی بە قسمەت بوو باشترین ژن. ئەلێرە دوای ئەوەی کە ئەو ژنە ئەخوازی و کاروبارەکەی تەواو ئەبی و 10 ساڵەکەی خۆی تەواو ئەکات، ئەگەڕێتەوە بۆ وڵاتی مصر بۆ ئەوەی بگەڕێتەوە شار و مەملەکەتی خۆی، لە ڕێگادا ئەبێتە پێغەمبەر. قورئان تۆماری کردووە. یان هەر کاتێک کە ئێمە مەفتەنی خۆمان جێهێشت وەکو پێغەمبەر یوسف بە هەمان شێوە نابێ ئێمە مەفتەری خۆ لە یاد بکەین بۆی کە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچ کرد لە مەکە لە بۆ مەدینە ڕووی کردە مەکە ئاوای فەرموو بۆن منە قسەی پێگوت جێت نایە مەگەرەوانە دەرمان نەکەن. یعنی هیچ کات ئێمە لە بەرەوەی خۆشەویستی خاک سنەتی دینە ناکرێ ئێمە فراهەمی بکەین ڕۆژێک لە ڕۆژن ئەو هیوایمان هەبی کە بگەڕنەوە خزمەتیکەین. بەڵێ ئەگەر ئەمە باسی خاک و نیشتیمان بکەین ئینسانی مسلمان لە هەموو کە زیاتر ئەبێ خاک و وڵات و نیشتیمانی خۆی خۆش بێت. وەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کاتێک کە ئەگەر مەجالما باسی هیجرەتی پێغەمبەریش ئەکەین صلی الله علیه وسلم کە هیجرەت ئەکا و ئاور لە شاری مەکە ئەداتەوە کە لانەی ژیان و وڵات و مەملەکەتی خۆیتی بە چاوی بە فرمێسک ئاور لە شاری مەکە ئەداتەوە ئەڵێ واللهی ئەی مەکە لەولا ئەن قەومەکی ئەخرەجونی ما خەرەجت. ئەی مەکە واللهی ئەگەر قەومەکەت ئەمنیان وە دەرێنە نابا هەرگیز لێتی دەرنەئەچوو. ئینسانی مسلمان لە هەموو کەس ئەبێ زیاتر خاک و نیشتیمانی خۆی خۆش بێ. لەبەرەوەی خاک دایکە، خاک ئەو شوێنێک کە تۆ لەسەری پەروەردە بووی. هەمومان دوای خوای گەورە قەرزاری ئەو خاکەینە، ئەبێ ئەو خاکە بپارێزین خۆشمان بێت. هەر ئینسانێک خۆشەویستی لە بۆ خاک نەبیت ئەبێ شکمان لە تێگەیشتنی لە دین هەبێ بەڕاستی. جا موسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە حوکمەوەی کە دوای چەند ساڵێک پێ ئەچی ئەگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی. بەڵام لێرکوانە چەند شتێک یعنی چەند دەرسێکی بەسەریعی لە ژیانی موسا وەربگرین لەو هیجرەتەی. تەماشاکە موسا عەلەیهی سەڵات وسەلام بەبەرەوەی هیجرەتەکەی پاک بوو، ڕاکردن بوو لە زوڵم، لەوێش دوعای کرد ربی ئینی لما أنزلت إلي من خير فقير. خوایە من محتاجی تۆم. زۆر گرنگە دوعاکردن. خوای گەورە چی بە قسمت کرد؟ خوای گەورە دوعاکەی گیرا کرد. خوای گەورە کەسابەتی بە قسمت کرد، شوانەتی 10 ساڵ. ئینجا خوای گەورە باشترین و چاکترین کچی بە قسمت کرد، بە شەرم و بە حیاترین کچی پێغەمبەرێک عەلەیهی سەڵات وسەلام. لە هەمووش گەورەتر کاتێک کە ئەگەڕێتەوە لە ڕێگادا وەکو قورئان باس ئەکاتن فلما قضى موسى الأجل وسار بأهله آنس من جانب الطور نارا. لە ڕێگادا کە ئەگەڕێتەوە لە چێوی توور لە دوورڕا
تروسکایی ئەبینی و ئاگرێک ئەبینێت بە خاو خێزانەکەی ئەڵێت ئەنگۆلێرە بمینەوە ئەچم بەڵکو هەندێک لەو ئاگرەدەینیم و سوودی لێوەربگرین فەلەمما ئەتاها نودیە یا موسى إني أنا ربك فاخلع نعليك إنك بالوادي المقدس طوى كاتك إنسان تاك وباك أبي لقل خواي قورا شتي زور قوري بي عطاك ألير خواي قورا وحيب أنيري أي موسى تو لتشيوي طوري لتشيوي مقدسي نعل كانت دا لبركة إنني أنا الله أمن ذاتي الله ما پروردگاري توما إنزا وحي بود أندنيري تو أفرميتن برو بولاي فرعون إنزا كومالك معجزشي لسري دبي موسى بلي بعثتي بيغمبر موسى ليه وتسليم علي ودس بيأكاد أبيت بيغمبر يكسر معجزشي بي أبخشي بوي دلنيا بلوي كبويت بيغمبر أسلك يدك في جيبك تخرج بيضاء من غير سوء دست بو ناو باغرد با سبياتيك ونوريش اللي ديت دري إنزا جو باركت فريدا أبيت مار كومالك معجزي بي عطاءك أقريتها سيركا نتيجة أو هجرة باقي تسبو بوو بە پێغەمبەر و معجزەشی دایە ئینجا دوای ئەوە موسى عليه الصلاة والسلام ئەڵێ ئەی یا ربی دوعاکە من چۆن بگەڕێم و لای فرعون لە کاتێکدا فرعون کەسێکی ظالم و ستەمکارە خوای گەورە پێی ئەڵێت قال سنشد عضدك بأخيك ئەی موسى ئێمە پشتگیریت ئەەکەین و براکەت کە هاڕونە ئەیکەینە یاریدەدەر لە بۆت ئەوە بۆ موسى دەگەڕێتەوە و دەست بە دەعوە و بانگەوازی ئەکاو ئەلێوێ صراع دەست پێکە لە مابینی موسى وەکو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەگەر فرعون کە ناکرێ هەموو قسەکەی باسکەین بەڵام مەبەسمان لەوەی چییە هجرەتی موسى پێغەمبەر عليه الصلاة والسلام دەستکەوتی زۆری تێدا بوو لەبەرچی لەبەرەوەی ئەساسی نیەتەکەی و ئەساسی هجرەتەکەی و هەڵسو و کەوتەکەی زۆر چاک و پاک بوو بۆیش خوای گەورە زۆرترین عەتای پێبەخشی بەڵێ مامۆستا جان ئەگەر بێت ئێمە لە کۆتاییەکە تەبعاً نزیک دەبینەوە تێکەڵچێشی سیرەی ئەو پێغەمبەرانە سەلامی خوای گەورە لەسەر بێت کە پێشەنجی ئێمەمانش وەکو مسلمان باست کرد کە حکومەکانی کۆچین ئێمە لە ڕۆژگاریی وەکو ئەمڕۆیە دەبینین زۆر لە کەس و کاری ئێمە و ڕەفیق و خزم و دۆستانمان خاک وڵاتی خۆیان جێدێڵن لە ڕوانگەی شەرعەوە بۆ نمونە ئەو کۆچەیان لێن سەرتا پێم بڵێ هۆکارەکانی چین وەن چۆ بتوانێت چارەسەری ئەوە بکەین کە پێشنیاری جەنابتان بۆ ئەو کۆچانە بەردەوام نەبێ یان ئامۆژگاری لە بۆ ئەو گەنجانە کە دەڕۆن لەوێ بۆ نمونە ئیدی هەموو تەمەنێکی تایە تا بتوان لەوێ هیچ ئەگەر فکر لە پاراستنی خۆیان دەکەنەوە ژیانی خوان هەم چەندە گرینگە بیرێک لیان لە خەمی ئەوەدا بن کە ئەخلاق و قیم و ڕێز و دینی خۆیان بپارێزن بەڵێ بەداخەوە ینی ئێستا ئەمە وەکو میلەتی کورد کە دەبینین بەڕاستی میلەتی کورد بە درێژایی تاریخی زۆر زار تووشی هیجرەت و کۆچ بووە هە لە نۆهەتەکان خەڵک لە دەستی بە ئەسرای کرد ئێستاش بەداخەوە دەبینین گەنج بەلێشا و بەلافا و دەڕوە لە بە وڵاتان کە بەڕاستی ئینسان کە تەمەشا دەکا دڵی ژان ئەکا چاوی فرمێسک ئەکا خەفەتی لێ ئەخوا ئەو هەموو گەنجە هەمووی تاقە و قووەتی ئەو وڵاتەیە عجبەن ئەو هەموو گەنجە ڕووی لە خارج و لە وڵات بەجێهێشتن کردیتەوە ئەلێرە یەکەم جار تەوجی و نەسیحەتم لە بۆ ئەو گەنجانە پێیان ئەڵێم ئاگاداری دینی خۆتان بن ئاگاداری ئەخلاقی خۆتان بن ئاگاداری ماڵ و منداڵی خۆتان بن چونکە زۆر جاری وا هەیە لە سەفەر ئینسان خۆی لە دەست ئەدا دین و ئەخلاقی خۆی لە دەست ئەدا بەڵام فی کل الأحوال ئێمە لەگەڵەوەی نەسیحەتی ئەوانش ئەکەین بەڕاستی ئەبێ ئەسبابەکانش بزانین ئەو خەڵکە بۆ هەمووی بەیەکجار هجرەت ئەکا وڵات بەجێدێری کە جێگای داخە بەڕاستی کە ئەبینی گەنج لەو وڵاتی بۆ نمونە خزمەت ناکرێ وەکو پێویست ئەو گەنجە تاقە و قووەتێکی زۆری تێدایە پێویستی بەوێ ژن بینیت بۆی ڕێک ناکەی پێویستی بەوێ بخوێنی زۆر جاری وایە ڕێی هەندێک جار ڕێی لێ ئەژیرێ جاری وا هەیە پێویستیتی دابمەزرێ چەند جار دیتمان مزاهرە ئەو شتانە ئەکرێتن گەنج زۆرترین دەرەجە دەینی پێشەنگە خیندەوارە بۆ نمونە ڕێی پێ نادرێ بخوێندرێ ئەرکێکی زۆری ئەخسرێتە سەر یان خوێندنەکە تەواو ئەکات دای نامەزرێنن ئەوانە و چەندین هۆکاری اقتصادی وڵاتی ئێمە شکر لە بۆ خوای گەورە پڕە خەزێنەی نیعمەتە بەڕاستی لە غاز و لە نەوت و لە جۆرەها نیعمەتی تێدایە باوەڕکە ئەوی لە وڵاتی ئێمە هەیە خوای گەورە نیعمەتێکی هێندە زۆری لەگەڵ کردینە ڕەنگە ڕاقیترین وڵاتی ئەوروپا و ئەو وڵاتانێک کە ڕاقینە وەکو ئێمەیان نەبی بەڵام هۆکارەکەی چییە هەمووی دەگەڕێتەوە سەر نەعەدالەتی بەڕاستی واللهی ئەگەر ئەوەی شتێکی بەدەستە لەو وڵاتی
ئەگەر بەس مەبدەئی عەدالەت و دادپەروەری تەطبیق بکرێت لە وڵاتەی ئەگەر 100% تەطبیق نەکرێ ئەگەر ئەمین بێ دەستێکی ئەمین وەکو موسا پێغەمبەر قەویون ئەمین چۆن دەستە بەقووەت بێ و ئەمینیش بێتن واللهی ئەو شتە ڕوو نادات باشە گەنج ئەگەر تو خزمەتی بکەی ڕێژیانی لە بۆ فەراهەم بکەی خزمەتی بکەی ئەو گەنجت لۆ فکر لە خارج دەکاتەوە لۆ فکر لە وڵاتان دەکاتەوە ئەگەر گەنج پیر هەمووی خزمەت کرا و عەدالەت کرا جیاوازی نەکرا طەبەقیەت دروست نەبوو لە مابەینی چینی دەوڵەمەند و چینی فەقیر هەمووی وەکو یەکژیا بەڵێ با فەقیری و دەوڵەمەندی هەبووە لە هەموو تاریخێک و لە هەموو مێژوێک بەڵام کاتێک کە فەقیر هەموو مافەچی لێ ئەسێنرێتەوە کاتێک کە فەقیر حەقی ژیانی پێنادرێتن ئەو کاتی ئەو ئینسانش بیر لەوە کات و بچی لە شوێنێکی تر ژیانێک بۆ خۆی فەراهەم کە بۆیە بەڕاستی پێویستە ئەوەی بەرپرسە ئەوەی دەسەڵاتدارە لە وڵاتە لە خوای گەورە بترسن خوای گەورە زۆر نیعمەتی لەگەڵ ئێمە کردیە زیاتر عەدالەت و دادپەروەری بکەن یعنی ئێستا نمونەکت لە بۆ بینمەوە عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک کە بۆ خەلیفە یەکەم شت چی کرد یەکەم شت بە خێزانی خۆی دەڵێ چەند زێر و زیوت هەیە ئەوش دەڵێ کۆمەڵێک زێر و زیوم هەیە دەڵێ دوورت لە پێشە طبعا خێزانەکەشی باوک و براکانی پێشتر خەلیفە بووینە دەوڵەمەند بووینە بەڵام عومەری کوڕی عەبدولعەزیز تەماشاکە چۆن مەبدەئی عەدالەت تەطبیقەکە ئەڵێتە خێزانی چیت هەیە دەڵێ کۆمەڵێک زێر و زیوم هەیە دەڵێ دوورت لە پێشە یان ئەوتێ بە خۆت و زێر و زیوەکەت بڕۆ یان ئەوتە یەکسەر زێر و زیوەکەت بین و ناو خەزێنەی موسڵمانان بۆی دابەشی کەم ئاخر دەڵێ ئەوە ئی خۆمە و حەڵاڵی خۆمە و دەڵێ ئەمن ئەگەر لە ماڵی خۆم دەست بە عەدالەت نەکەم ناتوانم لەسەر خەڵکی تەطبیق بکەم خێزانەکەشی کە ئافرەتێکی صالحەیە دەڵێ تەواو یەکسەر لە ناو ماڵی خۆی دەست بە عەدالەتەکە زێر و زیوەکەی کە ئافرەتێکی زۆر دەوڵەمەند بوو هەمووی دێخیتەوە ناو خەزێنی اینجا مامۆستا کەچیەوە حەڵاڵی خۆی بوو بەڵام نیازی ئەو بە کە بیبەخشێ وەکو خەڵکی دی بژی بەڵێ هەر کاتێک مەسئول و دەسەڵاتدار لە خۆی دەستی پێ کرد تأکید بەلەوەی کە دەسەڵاتی بەسەر ئەوانی خوارە خۆشی داڕوە بەڵام ئەگەر ئەو وای نەکردبە عومەری کوڕی عەبدولعەزیز عەدالەتی لە خۆی ڕادەست پێ نەکردبە پێی لە ڕوح و گیانی خۆینە لە خێزانی خۆینە یەکسەر ئەو کاتی وای لێ هات عەدالەتی وای تەطبیق کرد هێندە بەرپا بوو وای لێ هات گەنج هاواریان دەکرد لە ناو مەملەکەت چ گەنجێک مایە ژنی بینی بابێ پارەی وەگری لە بەیت المال چێ هەیە محتاج بێ چێ هەیە فەقیر بێ حتا غێری موسڵمانان هاتن ئیستیفادەیان لە ماڵی موسڵمانان کرد ئاخری وای لێ هات فەرمووی بڕۆن دەغڵودان گەنم لە سەرچایەکان ڕووکەن بۆی تەیر و تیوار لێوە برسی نەبیت با نەڵێن لە وڵاتی موسڵمانان تەیر و تیواریشان برسیە جا بەڕاستی ئەگەر بمانەیە بەڕاستی ئەو کۆچەی کە ئێستا بەلافا و خەڵک دەڕواتن ڕێی لێ بگیرێت ئەوە بە قووەت و بەهێز ڕێی لێ ناگیرێ بەڵکو بە تەطبیقکردنی عەدالەت دادپەروەری یەکسانی پێدانی حەق و ماف کە خەڵکانێکی زۆر لەوانەیە هەز بە کەم دەرامەتی بێوەزیعەتی بێموچەیی نەبوونی ئەوانە ئەگەر فکری لێ بکرێتەوە چاک بکرێت و دەسەڵاتداران سولحێکی حەقیقی لەگەڵ ئومەت و میلەت و خەڵکی خۆیان بکەن باوەڕ کە خەڵک وڵاتی خۆی بەجێناری لەبەرەوەی هەموو خەڵکێک وڵاتی خۆی خۆش ئەوێ مەملەکەتی خۆی خۆش ئەوێ بۆیە بەڕاستی پێویستە هەم بەرپرسەکان بە خۆداچوونە یەک بکەنەوە هەم میلەتیش شەرنی ئەوەی هەمووی هیجرەتی کردی هەمووی مستحقی کۆچ بیتن هیوا هەیە هەیتی لە هیچی کەم نییە و هیجرەتی کردی و ڕۆیە وڵاتی بەجێهێشتیە غەدرە وڵاتی خۆت دانیشە و خزمەت بکە ئەگەر بە کەلیمەیەک ئەگەر بە قسەیەک نەسیحەت بکە ئەوەی پێ دەکرێ بیکە وڵات بەجێمێرە تا دەتوانی بەڵام ئەگەر ناچاریش بووی ئومێد دەکەم خوای گەورە بیان پارێزیتن خوای گەورە سەلامەتیان بکاوە بە زووترین کات بیانژەڕیت و ناو مەملەکەت و وڵاتی خۆی حەزم نەکرد قسەکان پێ بڕم وتەکان شیرن و بەزێ بن مامۆستاجان خوای گەورە پاداشتی بەخێرداتەوە زۆر بەڕێز مامۆستا بازەت مەلەکانی زۆر سپاس بۆ تە جوانەکانت زۆر سپاستان دەکەم خوا پاداشتان داتەوە بەخێر بێن سەر چاوان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تارێ لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەمزاری بەرنامەی بەفەڕ لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا بەهزەت مەلەکانی کە زۆر بزانێت تیشتی خستە سەر مەسەلەی کۆچ هیوادارین کە ئێمە بتوانین بەو شێوە حاڵی بن لە قوڕان کە خوای گەورەش لە قوڕانە چیرۆکی پێغەمبەران سەلامی خوای گەورە لەسەر بێ تۆماری کردو بۆ ئێمان و هەروە لە حەڵاڵ و حەڕامیەکەی حاڵی بین بۆی بتوانین هەم لە ژیان لە خاک و وڵاتی خۆمان بتوانین ژیان بسازین و خزمەت بکەین هەمیش فاکتەرێکی خێر بن بۆی بتوانین هەموو لایەک خێرمان لێ بینین تاکو دیدار بەخوای گەورە سپاردن السلام علیکم ورحمة الله وبركاته